بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم. كتابي نازداري زبدي ابن رسلان هزار در شعر لمذهب إمام الشافعي قيشتين تبابي حيض تيايا أفرمي لبابي حيضك طبعا حيض خدا جل جلاله صنعتي بيا وآفرتي بدو شوازي جياواز خلق كردوا أم فكرة بيسي بديناني أمرو والله جیاوازینی لبینی ئافرەت و پیا و ئادەی با ڕەگەزی سێهم دروست بێنە نێر بێنە مێ و نازانم ئەنواع شت ئەڵێن و هەوڵ ئەدەن هەمووی ئەو کافر و بێدینانە ئەیانەوێت طبعێک کە خوددا دروستی کردو تێکی بدەن فليغيرن خلق الله يعني خلقی خوددا جل جلاله تێک بدەن بە فکر و ئەوەی خۆیان کە قەت بۆیان تێک ناچێت چونکە نەتیجە هەر ئەوەیە خوددا سەرزەوی کردوتە دوو بەش نێر و مێ هەندێک شت لەسەر ئافرەت دانراوە ئەوانە هەمووی کچی ئادەمن هەرچی ئافرەت هەیە لەم سەرزەویە پێیانەوتێ بەنات و ئادەم خوددا جل جلاله دایناوە لەسەریان مانگانە هەندێک خوێن لە داوێنیان دەرئەچێ پێوترێ چی پێوتێ الحەیض ئەفەرمێ لە چه ساڵێکەوە ئافرەت ممکنە بکەوێتە عادە و خوێن ببینێ ئەفەرمێ ئیمکانه من بعد 9 لە 9 ساڵی لە دوای 9 ساڵی ممکنە ئافرەت بکەوێتە عادەوە یەک والأقل يوم وليلة إمكانه من بعد 9 والأقل يوم وليلة وأكثر الأجل أفرمي إمكاني كوتنا عادي آفرتوا لأنه صالية ودس بيئك ممكنة والأقل كم ترين رجاء كخوان ببيني آفرتك شو رجاء خواني لدر أروات وأكثر الأجل زورينا چنه خواني لأروا وأكثر الأجل 5 إلى 10 5 بولاي دواتا 15 رج زورينا وأكثر 15 يوما خوان تانا والغالب بزوريني آفرتا كان 6 رجا وإلا أجر شجنبو 7 تقاربو باشا بحوت كابو أسليرة شي بيوتون أقل الزمن تحيض فيه المرأة 9 سنين كم تين رجاء كافتها بكوتا عادة وشانيكا نوية 9 صالة كم ترين الرجاء عادة كبيت خوين كبيت لمان يكا شانيكا شو رجاء زورينكي شانيكا 15 رجاء غالب يج آوايا 6 يا حوت زور باش أدنى النفاس لحظة خوێنە ترمانێ لە خوێنەکان پێوتێت نیفاس خوێنە لە دوای مناڵبوون هەر ئافرەتێکی بەڕێز کە مناڵی ئەبێ لە دوای ئەوە خوێن ئەبینە تا فترەیەک چکە بۆ ئافرەت کە سکی ئەبێت طبعا ئەو مانگانە کە عادە نابینێ ئیتر خوێن نایەت ئەم خوێنە کۆ ئەبێتەوە ئەبێتە غیذا بۆ ئەو مناڵ بۆ دروستێت دوای ئەوە کە مناڵەکە لە دایک بوو اینجا خوێن دێ هەتا وەکو پاکە بێت ممكن أو خنا لحظة يكبر يكتوز بيته النية تتو أفرمي أدنى النفاس لحظة 60 أقصاه يعني شصيش كوتاكيتي لشص روش تجاوزناك والغالب 40 بأغلب جوهاية تشل روج باش أو خنا أبين وإلا يخوم لك دواري الله تشلي نشوى ها أو شكل زورين أغلبها تشلا أدنى النفاس لحظة 60 أقصاه والغالب 40 إن عبر الأكثر واستدام أي أجر لبانز الروج عادك تشو تجاوزك يا لشز روزي نفاسك زيادة الروج واستدام دوامها بخريني بردوامها بو فمستحاضة حوت أحكام أو بيوتري أفرتك مستحاضة كابو سيجر خرين لأفرتك أشياء تدر خريني حيض لسلش ساغيو باشا لكاتي خويا ديو تو خويني شي مان هي نفاس مان هي منالبون دوام منالبون كدي خوينك مان هي كم أفرتا لم سنوراني شريعة داينا وتجاوزك في الله المستحاضة واعتبر دوام توشي خوينة بي الله خوينة تشركي توجوا باشا شون كسيك توشي ميزة شركة أبي بردوام ميزدي جاري وهي أفرتا توشي خوينة شركة أبي لم ينحصر أكثر وقت الطهر أي باشا باكيتي أفرد شنيك كما كي شنيك 15 روجة
بەڵام پاکیەکە ئینتیهاکەی چەندێکە نییە. ئافرەتی وایە لە عمرێ یەک جارەکەوێتە حیض جای دوم ناکەوێت هەر پاک تاوەتە خوێن نابین. فاتیمە کچی پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم کە لەو ئافرەتانە کە عادەی نەبینی ممکنە ئافرەتێکە بێرە عادەشی نەبێت مەرج نییە ئیلا ئەو خوێنە هەر هەبێت. بۆی ئەفەرمێ لەم ينحصر أكثر وقت الطهر کۆتایی طهر نییە دیار نییە. ئافرەتی وایە ساڵی جارێکەوێتە عادە 2 ساڵ جارێ 5 ساڵ جارێکەوێتە عادە کێشەمان نییە. ئەمما ئەقله فنصف شهر کەمەکەی چەندێکە نیو مانگە واتە 15 ڕۆژ. بۆی ئەفەرمێ لم ينحصر أكثر وقت الطهر أما أقله فنصف شهر ثم أو تو إنجا أفرد كاتك حاملة أبي بچنك من الله كلا دايك أبي 6 مانگ كمترين رجع چنك 6 مانگ. أفرمي ثم أقل الحمل 6 أشهر كمترين حمل لما زبي أما 6 مانگ ل 6 مانگ كمتر من الله دايك نابي 6 مانگ زيادة ل 6 مانگ. و4 الأعوام أقصى الأكثر أكثري باشا 4 ساڵیش کۆتاکەیەتی لە مەسەلەی حەملە کەمەکە چەندێکە 6 مانگە کۆتاکە چەندێکە ممکنە تا 4 ساڵ. سێری ئێستا مەکەن ئافرەت یەکسەر بە عەمەلیات مناڵەکەی ئەبێتوانە نا جاران مەسەلەن ئافرەتەکە جاریەوە حاملە بۆ مناڵەکە نەبووە لە مەزەبی ماڵێت تا 4 ساڵ ممکنە ئافرەتەکە حاملە بێ ئینجا مناڵەکە لە دایک بێ ئاساییە. جاریەوە هەم مناڵ 6 مانگە تۆکمە نابێت دروست نابێت لە نۆیە دروستە لە دوای نۆ دروستە بێت لە دایە لە 12 ئێستا خەڵکە فێر بۆ یەکسەر لە نۆیە دنیای لێتەوە گەڵێتەوە کاتی خۆی تەواو مەرجی کاتی تەواو سوورێکە خودای بەخشێ خوا قەراریدا مناڵەکە دێتە دەرەوە لە سکی دایکی تا 4 ساڵ لە مەزەبی خۆمانە دانرا. وثلث عام غاية التصور ساڵێک 12 مانگە بیکە بە 3 بەشەوە چەند مانگە 4 سێکەڕە 4 12 وانە ثلثێک واتە 4 مانگ سەرەتای تەسەووری چییە سوورەتی مناڵەکەیە کە دروست ئەبێ. وغالب الكامل 9 أشهر زۆرینەی کاتی لە 9 ساڵە ئیتر مناڵەکە کامڵ ئەبێ و تۆکمە ئەبێ. غالیبی کامڵ چەندێکە 9 و ممکنە لە 6 مانگە و ممکن تا 4 ساڵ لە سکی دایکا بمێنێتەوە بەڵام ئەبێ بزانین کە لە 4 مانگیەوە ئیتر سوورەتی مناڵەکە دەست پێ ئەکا. طبعا ئێمە سوورەتی مناڵەکە کۆمەڵە فەرمایشتمان هاتووە لەو بارە ئایا لە 40 ڕۆژەوە دەست پێ ئەکا 40 ڕۆژ هەر نوتفەیە و 40 ڕۆژ عەلەقەیە و مزغەیەوە تا 4 مانگ و دوای سوورەتی دروست ئەبێ و ئەزانن مناڵ سبحان الله ڕەحمی دایک ئەزان چەندێکە فاسۆلەیە چەندێکە ئەوەندە ڕەحمەکە ئەوەندە مناڵێک جاریوە هەیە 2 مناڵ 3 مناڵ سبحان الله ئەم ڕەحمە ئەکشێ ئەو تۆزەوەکو لاسیک ناپچڕێ دەی گەورە دوای ثم السەبیل یەسەرە وردە بچووکە وەکو خۆی لێت غەریب غەیری خوددا کەس ناتوانێت لە مەسەلەی مناڵ و ئەمانە تەسەوور کرد. اینجا ئەم مناڵەکە دروست ئەبێ لە ناو ڕەحمە لە ئەم تاریکەیە خوا تەسویریە یەکێ لە ناوەکانی خوددا چی المصەویر ناوی مصەویری خوا زۆر گەورەیە. ئاتۆ سێر کە ئەگەر بە هەریشێک بەڵام کاکە دارێکم بۆ بکە 5 لقی هەبێ هەر لقەی 10 گەڵای پێوە بێ هەر لقەشی مەسەلەن با پرتەقاڵێکی گرت بێ تۆ هەرچی ئەکەی 3-4 دانەوە ئیتر هەموو ئەچێتەوە سەر یەک دەوەرم زان چەند ئینسان هەیە هەمووی 2 چاوە لوتە برۆیە یەک کەس لە یەک کەس ناچێت. جاران ئەیان سەرپەنجەی هیچ کەس ئەم هێڵانە لە یەک کەس ناچێت. ئێستا عیلم تەتەووری کردو ئەڵێ مووی هیچ کەس لە کەس ناچێت لیکی هیچ کەسێ لە هیچ کەسێ ناچێت خوێنی هیچ کەسێ لە هیچ کەسێ ناچێت هیچ شتێکی لاشەی هیچ کەسێ لە هیچ کەسێ ناچێت. خوددا مصەویرە لەناو ئەم تاریکایانێ ڕەحمی ئافرەتە ئەم مناڵی خەلق کردووە هەر یەکەی بە شێوازی نە هەر خەڵقی زاهرە ئەو بەشێکە خەڵقی باتین هیچ 2 کەسێ نابین تاوی ئەخلاقیان وەکو یەک باشە سەبریان بەقەدەر یەک بێ حلمیان بەقەدەر یەک بێ عەفویان بە نا هەر یەکەی ناوێک تەنانەت لە ماڵێکە لە یەک دایک و باوک مناڵەکان تەبیعەتیان مختەلیفە ڕەنگیشیان جیاواز مثلا ڕەنگەکانیشیان جیاواز
ئێستا دیراسەتی تازە باسی دارەکانمان بۆ ئەکا سەر لە هەڵەبجە هەنار زۆرە بە هەنار پێ بگای شەڵاچن بۆ هەنار باشە ئەچیتە سەر ژێر دارێکەوە ئەوە هەنارێەوە تۆ ئەڵێ وڵا ئەم هەنارە هەموو یەک خۆشە بەسە یەک تامی هەیە وازان یەک تامی هەنار یەک هەنار نیە تامەکەی لە هەنارێکی تر بچێت خوددا مصەویر ڕەنگی لە هەنارێکی تر بچێت ئەبەدەن بەڵام ئەوە لەزەتی ئێمە هەر ئەوە نەبڕەکە هەر ئەوە ئەتوانین جیاکەینەوە ناتوانین تەواو وردەکاریەکانی جیاکەینەوە فەحسی زمانمان هەر ئەوە نەی پێکرێ ئەڵێن وڵات ترشە ئەهۆ ترشە چەند نوعی هەیە شیرینە چەند نوعی هەیە خوددا ئەوەی بە تۆ عەتا کردووە بۆیە ئەڵێن چۆن مناڵەکان لە یەک ناچن سبحان الله میوەکانیش یەک دایکن لە یەک ناچن تام و ڕنگ و بوون ئەگەر ئینسان زۆر بگەڕێ ئولفەتیان پێوە بگرێ وردە وردە تێ ئەگا کە ئەمانە لە یەک ناچن ئەمە دوو فەقێمان لەگەڵا بوون ئێستا دوو دکتۆری بەڕێزن دکتۆر حەسەن و دکتۆر حوسێن خەڵکی قەڵاتزن طبعا دوانە بوون هەروەکو یەکوا بوو یەکەم جار کە بینیمانن ئەی ئەوە چیە هەر یەک کەس بوو هەموو جارێ ئایان و باوکمان ماسەمە لە محەممەد ماوەسەڵان و باوکی ئەوان پیاوێکی زۆر ساڵح بوو خوا عەفوی ئەو هەموو جارە لی تێکە چوو ئەمیان عەجولیەکە لەوی تریانی ئەدا باشە جا ئەویان کە لێ ئەدرێ فەقیرە نەگوەتیە ئەو دکتۆر حەسەنی دارەتوو مەشهورە دکتۆر حەسەن محەممەد لە سلێمانی مەشهورە یەکیان لە هەولێر یەکیان لە سلێمانی ئێست خوتبەیان دا بوو دانێکیان لە جێی دانێکتیان خەڵک پێ نەزانین ئەو قافیش پێ نەزانین باشە حکومەت نەیزانی ڕەنگیان بەڵام کە لەگەڵیانە ئاشنا ئەبووین ئێمە کە ڕەفیقیان و ئەمان زانی من جارێ بەبیرمە دکتۆر حەسەن میوانم بوو کوڕێک گرتی لە بازار وای ئەزانی دکتۆر حسێن یەک دنیا شتی وە باس کردی شەڕێک بەڵێ قوربان تو چی وت کوڕی ڕەفیق حسێنی براوە هەرچی شتی حسێنە بۆ باسەکە من هەر نازانم باسی چیشەکە تەسەوور کە هەر نەیزانی ئەسڵ حەجی دەستی کرد بە قسەکردنەوەوانە تەسەوور کە دارەکانی ژاون ئێستا ئێمە ئاها دارەکان لە دوورەوە سەیرەکەین ئەڵێن یەک جۆر پرتەقاڵیان گرتووە یەک جۆر هەناریان گرتووە بەڵام ئەگەر زۆر بچیتە ناو باخەکە و ئاشنابی لەگەڵ یانە سبحان الله ئەبینی هەر یەکەیان ڕەنگێک و تامێک و بۆنێک خوددا مصەویرە ئینسانەکانیش ئاوە ئەم هەموو ئینسانەی لە ڕەحمی ئافرەتە دروست کردووە یەک کەس نێ لێ کەس بچێت کرۆ برا لە برا ناچێ خوشک و براکان لە یەک ناچن تەبیعەتیان جیاوازە هەر یەکەی شێوازێ دەوەرن ئەو خوا عەزیمە ئەبێت چەند جوان بێ خۆی ئەم هەموو جوانەی لەسەر زەویە دروست کرد ئەم هەموو تەسویرەی کردو بۆیە عەقڵی ئێمە تەسەووری ئەسما و صفاتی پێ ناکرێت ناتوانێت تا سنوورێ ئەتوانێت بۆیە ئەفەرمێت تەسویری مناڵەکان و ئەم بەچانە لە ناوسکی دایکانە لە 4 مانگیەوە دەست پێ ئەکەن لە ثولثی عامێکەوە دەست پێ ئەکەن بەسە ڕەحمەتی خوا لە شێخی ابن الرسلان بێ و لە شعرە مبارەکانی بێ داوامان لە ذاتی پاکی پەروەردگار ڕەحمەت و کەڕەم و بەزەی خۆی بەسەرمانە ببارێنێت دەوی خێرمان لێ بکاتەوە ضلمان بركة لآرامي ورحمة وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين هم لا يكتن موفق بنو عاقبة بالخير وبركته